سڵاتان لەبێ گرنگترین بابەتەکانی ڕۆژنەمەوانیتان پێشکەش دەکەم. سێرگی لاڤرۆڤ وەزیری دەرەوەی رووسیا بە ئاژانسی هەواڵی رووسی ڕاگەاندووە دەکرێت کوردەکان و هێزێکی تایبەتی ئەمریکا بەشدار بن لە کۆنتڕۆڵکردنەوەی سنوورەکانی سووریا لەگەڵ تورکیا، بەڵام پێویستە ڕەزامەندی دیمەشقی لەسەر بێت. لاڤرۆڤ ڕایگەیاندووە هێزە کوردیەکان کە هاوپەیمانی ئەمریکان دەکرێت لە هەر یەکە لە سنوورەکانی عێراق و سووریاوە بەشدار بن بۆ کۆنتڕۆڵکردنی سنوورەکان. وەزیری دەرەوەی رووسیا وتوێتی کۆنتڕۆڵکردنی سنوورەکان لەلایەن هێزە کوردیەکانەوە لە هەر یەکە لە سووریا و عێراق دەکرێت بە هەماهەنگی بێت لەگەڵ تورکیا و هێزە تایبەتیەکانی ئەمریکا و هاوپەیمانێتی دژی داعش. هەروەها وەزارەتی بەرگری بریتانیا ڕایگەیاند فڕۆکەکانی بریتانیا یەکەم هێرشی ئاسمانیان لە سووریا بۆ سەر پێگەکانی داعش ئەنجامدا. دوای ئەوەی شەوی ڕابردوو پەرلەمانی بریتانیا بە زۆرینەی دەنگ ئەنجامدانی هێرشی ئاسمانی لە سووریا بۆ سەر داعش پەسەند کرد. بەرە بەیانی ئەمڕۆ فڕۆکەکانی ئەو وڵاتە سەرەتای هێرشە ئاسمانیەکانیان دەست پێ کرد لە سووریا. هاوکات بەریتانیا سەرەتای هێرشە ئاسمانەکانی بە 4 فڕۆکەی جەنگی تۆرنادۆ دەست پێ کرد کە لە بنکەی سەربازی قوبرسەوە هەڵساون بەرەو سووریا. شەوی ڕابردوو پەرلەمانی بریتانیا دوای ئەوەی نزیکەی 10 کاتژمێر گفتوگۆی لەسەر بڕیارەکە کرد لە کۆتاییدا بە 397 دەنگی بەڵێ و 223 دەنگی نەخێر بڕیارەکە پەسەند کرا. هەروەها لە دەیلی سەباحی تورکیشدا بڵاو کراوەتەوە ستیڤن وارن وتەبێژی هێزی هاوپەیمانان نکوڵی کرد لە بانگەشەکانی رووسیا سەبارەت بە کڕینی نەوت لە داعش لەلایەن تورکیاوە. وارن وتوێتی ئێمە بە تەواوی ئەوە ڕەت دەکەینەوە کە تورکیا کار لەگەڵ داعش بکات. ڕەجەب تەیب ئاردۆغان سەرۆکی تورکیا و ئەحمەد داوودۆغڵو سەرۆک وەزیرانی تورکیاش تۆمەتەکانی رووسیایان ڕەت کردەوە. لە دوور لە سیاست یاخود لە سیاست دوور دەکەوینەوە لە ڕۆژنامەی گاردیانی بەریتانی بڵاوکراوەتەوە ژمارەی ئەوانەی کۆچی دواییان کردووە لە ژمارەی لەدایکبوون زیاترن لە ئەسپانیا. دەستگای ئاماری نیشتیمانی بڵاوی کردوتەوە لە نیوەی یەکەمی ساڵی 2015دا ژمارەی ئەوانەی کۆچی دواییان کردووە 19,000 کەس زیاتر بوون بەراورد بە ژمارەی لەدایک بوون. ئەمە لە کاتێکدایە کە ساڵی ڕابردوو ژمارەی لەدایک بوون 4,000 زیاتر بوو لە ژمارەی ئەوانەی کۆچی دواییان کردووە. ساڵی ڕابردوو دەستگای ئاماری نیشتیمانی ئیسپانیا پێشبینی کردبوو لە ساڵی 2015 ژمارەی ئەوانەی کۆچی دوایی دەکەن زیاتر بێ لە ژمارەی لەدایک بوون و تاوەکو ساڵی 2062 ئەو ژمارەیە زیاتر بێت. پێشبینی دەکرێت لە کاتێکدا ژمارەی دانیشتوانی ئیسپانیا لە ئێستادا 46 میلیۆنە لە ماوەی 15 ساڵی داهاتوو ژمارەی دانیشتوانی ئەو وڵاتە 1 میلیۆن کەم بکاتەوە و لە ماوەی 50 ساڵی داهاتوو ژمارەی دانیشتوانی ئەو وڵاتە 5 میلیۆن و 600 هەزار کەس کەم بکاتەوە. تەواوی وڵاتانی ئەوروپا کاریگەرن بە پیربوونی دانیشتوانیان و نەتەوە یەکگرتووەکان پێشبینی دەکات لە ساڵی 2050 لە 134 دانیشتوانی ئەوروپا تەمەنیان 6 ساڵ یاخود زیاتر بێت. گرنگترین بابەتەکانی ڕۆژنەمەوانیم پێشکەشکردن باختەوەرە.